بۆیە ئێمە بەداخەوە کە بەناو حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی دەست لە کار بچێشێتەوە ئەو هەموو کارەساتەی بەسەر ئەو میلەتەدا هاتووە لەو گەنج و لاوانەی کەوا خنکاون ئەو کارەساتەی کە لە هەرێمی کوردستان لە لافاوە لە گیان لە دەستدانە بەهۆی خەڵوز و بەهۆی سۆبای نەوتەوە هەموو ئەو کارەساتانە ڕوودەدا حکوومەتی هەرێمی کوردستان مێشێک میوانی نییە تەنانەت لە بری ئەوە پرسەنامەیەک بروسکە نامەیەکشان ئاراستەی کەسوکاری ئەم ڕۆڵانە نەکردووە کە ڕۆڵەکانیان لە دەریای ئیزە خنکاون بەداخەوە تاکو ئێستاش نەهاتوونەتە سەرخەت بگرە لەوەی کە دەبووایە ئەوان پەیوەندیان بە ئێمە کردبایە سۆراغی ڕۆڵەکانیان گەنجەکانیان کردبایە ئێمە هەڵساوین بەو کارەوە بە مەراسیمە لەم وڵاتەدا هەز بە بەرپرسیارەتی ناکە بەداخەوە ئەگەر نیوەی میلەت قڕ بێت ئەوانە گوێیان لێ نییە بەڵام ئەگەر ڕۆڵەکانی خۆیان بێ بۆ ڕۆژی لەدایکبوونیان دەچن لە وڵاتێکی پێشکەوتووترین وڵات بەدەیان دەفتەر دۆلار سرف دەکەن لە ڕۆژی لەدایکبوونی منداڵەکان داواکارین لە هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکومەت سەرۆکایەتی پەرلەمان و هەرسێ سەرۆکایەتی عێراق و بە تایبەتی تریش فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوە لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی کوردستان وەزارەتی دەرەوەی عێراق کە سۆراغی تەرمی جەنازەی ئەو ڕۆڵانەمان بکات بە پێی زانیاریە نافەرمیەکان دەوڵەتی یۆنان ئەم جەنازانەی لە شوێنێک شاردۆتەوە ناوێت لەبەر سومعی سیاسی نێودەوڵەتی ئاشکرایان بکات چونکە لە کاتی نوخۆمبوونی ئەم جوانە مەرگانە بەداخەوە کەم تەرخەمیا کردووە بەهانایانەوە نەسوون و ئێمەش هەر بۆ زانیاری ئێوە وەکو کەسوکاری هەموو ئەو قوربانیانە و ئەوانی کە بێسەر و شوێن لە هەموو هەرێمی کوردستان ڕۆژی سێشەمەی داهاتوو لە بەردەم نەتەوەیەکگرتوەکان بۆ هەمان و بەزگر دەبینەوە پەیامێک ئاراستەی نەتەوەیەکگرتوەکان و ئاراستەی هەموو لایەنەکان دەکەین ئێستاش داواکارین باڵیۆزی عێراق لە یۆنان باڵیۆزی یۆنان لە عێراق بێنە سەرخەت چیتر دایک و باوکان کەسوکاری ڕۆڵە ونبووەکان لە چاوەڕوانیدا نەبن و سۆراغێکی ڕۆڵەکانمان بە بیانووی نالۆژیکی و ڕێگەستانش ڕێگە نادەن بە شێوەیەکی یاسایی مرۆڤەکانی دەرەوەی بازنەی بەرژەوەندیەکانیان گەشت بە وڵاتەکانیان بکەن ئەمە ژوای کردووە زۆربەی خەڵکی ڕێگای مەترسی پڕ مەترسی و قاچاق بگرنە بەر لەسەرێکی ترەوە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەی نیشتیمانی و نەبوونی پشگیری لەلایەن زۆرێک لە خەڵکی حازر خۆری بەرسێبەری چەتری ئەم دەسەڵاتە بۆ ئەو گەنجە دڵسۆز و وێر و برسیانەی کە بە چەندەها جۆری ناڕەزایی و بەرخۆدان دژی ستەمکاری وەستاونەتەوە و هێندەی تربارەکەی لار کردوتەوە لە جیاتی ئیفاد و گەشت و سەفا ئەبوایە بەرپرسەکانی هەرێم بە دوای دۆزینەوە تەرمی ونبووی گەنجەکانمان بووان لە نێو دەریاکانەوە بەڵام پێدەچێت کاتیان نەبوو نەگڕوو پێویستە خەڵکی کوردستان و نەتەوەیەکگرتوەکان ئەم دۆخە دروستکراوە تراژیدیە بە هەندوەر بگرن و بیوەستێنن لە کۆتاییشدا دەڵێین ئەگەر ڕێ لەو دۆخە نەخۆزراوە نەگیرێت هەمومان دەکرێنە ئەکتەری قوربانی دەری سیناریۆی دەستی دەرهێنەرانی نێو ڕۆمانە نووسراوەکە دواتر لە مەراسیمێکدا لێرە ئێمە چاوەڕوانیمان دەکرد سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و سەرجەم ئەو دام و دەستگا و سەرۆکایەتیانە لە پێشوازی ئەو قوربانیانە ڕابوەستێن و مەراسیمی شایستەیان بۆ بکەن کە نەیانتوانی بە زیندوی لێرە هەلی کار و دەرفەتیان بۆ دابین بکەن لانی کەم لە پێشوازی جەنازە سارد و سڕەکانیاندا ئامادە ببن بۆیە نەک ئەوەشیان نەکرد بەڵکو ئەو بەرنامە ئێمە شایان بوو لەیان تێکدای قەرار وا بوو ئێمە کە سوکاریە قوربانیانە لە بەردەمی کۆسوڵی فەڕەنسا ناڕەزایەتی دەرببڕین نایان هێشت ئیسعافەکانیان تێگەیان دەبوو کە ڕانەوەستێن تا دەرەوەی هەولێر و سەرجەمە بەرنامەیانی کە هەبوو لێمەژیان تێکدا بۆچی هێندە بێبەزەین شەپۆنەکان دەرێم ئاو لە خۆم حرام کەم لە پاتیتنی تەرمی ئاویان کارە ساتێکی بان بەڵام هیچ گۆشتێک ناگاتە تامی گۆشتی کۆرپەی کوردە خرشێکیش خرپی هاتەوە وتی بە زیاد بێنێزدان کوڕێکی دەشتی کۆیم خوارد کۆتایی شەو دەمە و بەیان